بە کۆنگرەی ئاشتەوایی پێکەوژیان و گەنجان لە عێراق. بەڵێ سڵای خۆی گەورە لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ لە کاتژمێردەوە کۆنگرەکە دەستی پێکردووە تاوی بەرنامەی کۆنگرەکەیان خستە ڕوو لەلایەن ڕێکخەرانی کۆنگرەکەەوە بۆ ئامادەبووان و هەروە باسییان لەو کرد کە مەبەستیان چێت لە کۆنگرەکە بە پێ ئەو زانیارانی کە بەدەست من گەیشتەوە هەروە ئەو مەبەستانی خۆشیان خستیانە ڕوو ئەوان دەیانوێتن عێراق دروست بکەن دوای ئەوەی کە داعش نامینە عێراقێکی دروست بکەن کە هەموو پێکاتەکان بە ئاشتیانە بێکەوە بژن بە تایبەتی گەنجان ڕۆڵەشی بەرچاوی هەمبێ لەم ڕۆدا بۆیە ئەمڕۆ ئەم کۆنفرانسیان ڕخستووە لە پێشووترش کۆنفرانسەکان لە چەند شارێکی تری عێراق ڕێخستووە دەیانوێت لە ئایندەژە لە چەند شارێکی تری هەرێمی کوردستان و عێراقش ئەو کۆنفرانسە بەردەوامی هەبێتن ئەوە بۆ ئەوەی ڕاوبۆچنی گەنجان وەربن لەسەر پێکەوەژیان لە عێراق لە دوای داعش لە دوای داعش گەنجان چی بکەن و چۆن بەرنامەدان ڕێژم بۆی کە عێراق و هەرێمی کوردستان وە تەواوی نەتەوە پێکاتەکان و هەروە مەزهەب و ئاینەکان لە عێراق بێکەوە بژین و بێ کێشە و گرگ تێکیان هەبێتن بۆی ئەمڕۆ ڕاوبۆچن و ڕاستپاردەی ئەم گەنجانە وەرەگرن و دایانێت کردویانە بە 5 گروپ بۆ هەروە گروپانە هەرێکۆ چەند پرسیاریشە ئارستە دەکرێتن بۆی ئەوانش وەڵام بدەن و هەروە بۆچنی خۆیان بخەنن ڕوو سەبارەت بە عێراق دوای داعش چی لێبێتن و گەنجان چ ڕۆڵێکیان هەبێتن لە عێراقی دوای داعش بۆ دواتر ئەم ڕاستپاردانە کە تەواوی کۆنفرانسەکان تەواو بوون و تەواوی ڕاستپاردەکان دەخەنە بەردەم لایەنە پەیوەنددارەکانی عێراق بۆ نمونە ئەگەر ڕاستپاردەیەک پەیوەست بێتن بە پەرلەمانی عێراق ئەوە ئەم ڕاستپاردانە دەدرێتە پەرلەمانی عێراق یاخود پەیوەنددار بێ بە حکوومەتی عێراق ئەو دەدرێتە بە حکوومەتی عێراق وهروە تەواوی ئەو ڕوونکردنەوەانەش کە پێویستە بدرێت زانیاری زیاتر لێوەربگری ڕاستپاردەخوان ببوورەوەلی بەڵێ من ئێستا یەکێک لە ئەندامانی کۆنفرانسەکەم لەگەڵدایە بەڵێ ئەگەر تۆ بێ بۆ ئێرە ئەگەر تۆ بۆ برەوە دیارە لە ئێستادا ئامادە نییە نازم سەرقاڵە من بۆیە ناتوانم وەریگرم بەهۆی ئەوەی کە کارەکانیان ئێستا باشەوەلی لە هەواڵەکەدا ئەماژەمان بۆدا کە تەنیا گەنجانی پارێزگەینەوە بەشداریان کردووە کە نوێنەراتی هەموو پێکاتەکان دەکەن نوێنەراتی هەموو پێکاتەکان دەکەن تەنیا گەنجانی پارێزگای مووسڵ بەشدارن یاخود پارێزگاکانی دیکەی عێراقیش بانکێشکراون نەخێر لەم کۆنفرانسە هەرێکە لە گەنجانی هەولێر و دهۆک و مووسڵ بەشدارن و دانوێ ڕاوبۆچنی گەنجانی ئەم سێ شارە وەرگرن لەم کۆنفرانسە دواتر کۆنفرانسێشتر ئەنجام دەدرێت لە شاری سلێمانی ئینجا گەنجانی شاری هەڵەبجە و سلێمانی و چەند شارێشترش بەشدار من ڕاوبۆچنی وانیش وەردەجێت و پاشان دوو کۆنفرانس تایبەت دەبەسرێت لە بەغدا بۆی ڕاوبۆچنی وانیش وەرگن سەبارەت بەم پێکۆژیانە ئایا گەنج چی بکاتن دوایەوە کە داعش نەمەوە چۆن فکرەی داعش نەمێنێتن لە عێراق و هەروە گەنجان چۆن ئەو فکرەی داعش کە بڵاوی بۆتە ناو گەنجان چۆن ئەو فکرەیە کاڵ بێتەوە یاخود هەر نەمێنێت لە عێراقدا ئەم کارە زیاتر کارکردنە لەسەرەوەی کە فکرەی داعش لە ناو گەنجان نەمێنێتن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان وەلی سەلیم کە ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە سەبارەت بە کۆنگرەی ئاشتەوایی گەنجان لە عێراق لەگەڵمان بووی. خۆشەویستانم هەواڵەکانی ئەم گەشتەمان پێشکەشکردن بەخوای گەورەتان دەسپێرم.